توندوتیژی دیجیتاڵی دژی ژنان بە پێی خەمڵانە جیهانیەکان نزیکەی 1 لە سەر 3 ژنان لانی کەم جارێک لە ژیانیاندا تووشی توندوتیژی جەستەیی یان جنسی بوون، چ لەلایەن هاوسەر و هاوژینەکەیەوە بێت یان کەسانی تر. ئەم ئامارە هەژێنەرە نیشانەدات کە توندوتیژی دژی ژنان یەکێکە لە بەربڵاوترین و جێکەوتوترین پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە جیهاندا. بەڵام سیمای توندوتیژی لەم ساڵانەی دواییدا گۆڕاوە. ئەگەر تا دوێنێ ماڵ و شەقام و شوێنی کار مەیدانی سەرەکی توندوتیژی بوون، ئەمڕۆ فەزای دیجیتاڵیش یەکێکی ترە لەو مەیدانانە، مەیدانێکی کە هیچ سنوورێکی جوغرافیایی ناناسێت، بەردەوام چالاکە و دەتوانێت لە چەند چرکەیەکدا ژیانی مرۆڤ ژێر و ژوور بکات. کەمپەینی جیهانی ئەم ساڵ بە بۆنەی ڕۆژی جیهانی نەهێشتنی توندوتیژی دژی ژنان تیشکی خسووەتە سەر توندوتیژی لە بواری دیجیتاڵیدا، چونکە تۆڕە کۆمەڵایەتی و مەسنجر و پلاتفۆرمەکانی هاوبەشکردنی وێنە و ڤیدیۆ و تەنانەت ئامرازەکانی زیرەکی دەستکرد پتر لە هەمیشە بوونەتە ئامرازێک بۆ هەڕەشە و هەراسانکردن و بێدەنگکردنی ژنان. توندوتیژی دیجیتاڵی بریتیە لە کۆمەڵێک ڕەفتاری تونداژۆ، هەڕەشە یان سوکایەتی ئامێز کە بە کەڵک وەرگرتن لە ئامراز و پلاتفۆرمە ئۆنلاینەکان دژی ژنان و کچان بەکاردەهێنرێن. ئەم توندوتیژیە تەنها خۆی لە فەزای ئەلەکترۆنیدا نابینێتەوە و زۆر جار ئاسەواری گەلێک بەرچاو و واقعی و تەنانەت لە قەرەبوو نەهاتوو لە ژیانی کەسی و کۆمەڵایەتی ژناندا بەجێ دەهێڵێت. بەشێک لە گرنگترین جۆرەکانی توندوتیژی دیجیتاڵی بریتین لە بڵاوکردنەوەی وێنەی کەسەکان بەبێ ڕەزامەندی خۆیان. بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆی تایبەت زۆر جار بە مەبەستی تۆڵەکردنەوەیان زەوتکردن، بڵاوکردنەوەی ئەو وێنە تایبەتانەی کە ناسراون، ناردنی پەیام و وێنەی سێکسی نەخوازرا و بەبێ ڕەزامەندی بەرامبەرەکەی، یان هەراسانکردنی بەردەوام لە ڕێگەی کورتەنامە و تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئەم کردارە دەتوانێت ببێتە هۆی تێکچوونی شیرازەی ژیانی بنەماڵەیی، دەرکردن لە کار یان دوورخستنەوە لە خوێندن و گوشاری دەرونی تند و تەنانەت خۆکوشتن. ناردنی بەردەوامی پەیامی سوکایەتی ئامێز و جنسی، هەڕەشەی دەستدرێژی یان کوشتن، هێرشی گروپی بۆ سەر ئەکاونتی بەکارهێنەری ژن و دروستکردنی کەشێکی ترس و خۆفی بەردەوام لەناو ژینگەی ئۆنلاین. بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی وێنە، ڤیدیۆ یان فایلە دەنگیە ساختەکان بە کەڵک وەرگرتن لە تەکنۆلۆژیای زیرەکی دەستکرد، لەوانە دروستکردنی پۆرنۆگرافی کە دەتوانێت ببێتە هۆی لە ناوچوونی ناوبانگ و ئەمنیەتی کەسێک لە کاتێکدا زۆر ئەستەمە بتوانێت بۆ خەڵکی بسەلمێنێت کە واقعی نییە و ساختەیە. وەڕێخستنی کەمپەینی هەماهەنگ بۆ هێرشکردنە سەر ژنان، بڵاوکردنەوەی دەنگۆ و درۆ و بابەتی ناڕاست، لێدانی تۆمەتی ئەخلاقی یان سیاسی و هەوڵدان بۆ شکاندنی کەسایەتی گشتی ژنان لە ڕێگەی هەشتاگ و دانانی پۆستی ڕێکخراوەوە، بڵاوکردنەوەی ناونیشانی ماڵ، ژمارەی تەلەفۆن، شوێنی کار، زانیاری بنەماڵەیی یان بابەتە کەسیەکانی تریژن بە ئامانجی ترساندن و هەڕەشەکردن و بەرەوڕووکردنەوەی لەگەڵ مەترسی توندوتیژی جەستەیی، چاودێریکردنی بەردەوامی چالاکیە ئۆنلاینەکان، کنترۆلکردنی ئەکاونتەکان، دەستڕاگەیشتن بە کورتەنامە و ئیمێلەکان بەبێ ئیزن وەرگرتن یان کەڵک وەرگرتن لە ئەپ و ئامرازەکانی بەدواداچوون بۆ شوێن کەوتن و چاودێریکردنی ژنان، بەدەستهێنانی متمانەی کچان و ژنانی گەنج بە تایبەت تازەلاوان لە ڕێگەی پەیوەندیە ئینتەرنێتیەکانەوە بە مەبەستی گێچەڵی سێکسی، دروستکردنی ئەکاونتی ساختە بە ناو وێنەی ژنانەوە بۆ بەدەستهێنانی متمانەی کەسانی تر بۆ زیانگەیاندن بە ناوبانگی کەسەکە یان مەبەستی دارایی و گێچەڵی سێکسی. لێکەوتەکانی توندوتیژی ئۆنلاین بۆ ژنان زۆر واقعین کە دڵە ڕاوکێ، خەمۆکی، هەستکردن بە شەرمەزاری و بێبەهایی، وازهێنان لە خوێندن یان کار، دوورکەوتنەوە لە چالاکیە کۆمەڵایەتی و گشتیەکان، پچڕانی پەیوەندی بنەماڵەیی یان هاوڕێیانە، گۆڕینی شوێنی نیشتەجێبوون بەهۆی بوونی هەڕەشەی جددی، خۆسانسۆڕی و وازهێنان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، تەنانەت لە هەندێک حاڵەتدا توندوتیژی جەستەیی، زەوتکردن و کوشتنیش دەگرێتەوە. بەواتایەکی تر توندوتیژی دیجیتاڵی نەک هەر درێژەی هەمان شێوازە کۆنەکانی توندوتیژی جێندەریە لە بەستێنێکی نوێدا، بەڵکو پردێکە لە نێوان جیهانی مەجازی و ڕاستەقینەدا کە دەرەنجامەکانی دەتوانێت کاریگەری لەسەر هەموو لایەنەکانی ژیانی ژنان هەبێت. پەرەسەندنی توندوتیژی دیجیتاڵی دژ بە ژنان دەرەنجامی تێکەڵەیەک لە هۆکارە تەکنۆلۆژیەکانە، وەک لاوازبوونی یاسا و ڕێساکان. لە زۆرێک لە وڵاتان جۆرەکانی توندوتیژی دیجیتاڵی لەوانە بڵاوکردنەوەی وێنەی جنسی بەبێ ڕەزامەندی هێشتا بە ئاشکرا لە یاسادا وەک تاوان نەناسراوە یان سزای گونجاوی بۆ دیاری نەکراوە. پارێزراوبوونی ڕێژەیی پلاتفۆرمە دیجیتاڵەکان لەوانە
کۆمپانیاکانی تەکنۆلۆژیا بەتایبەت تۆڕە کۆمەڵایەتیە زەبەلاحەکان ساڵانێکی زۆر بە کەمترین بەرپرسیارەتی لە ئاستوند و تیژی و هەراسانکردنی ئۆنلاین چالاکیان کردووە. خێرایی گەشەسەندنی تەکنۆلۆژیا بەتایبەت زیرەکی دەستکرد ئامرازە هەرزان و بەردەستەکانی بۆ بەرهەمهێنانی ناوەڕۆکی ساختە و ئازاربەخش بەر لەوەی سیستەمی یاسایی و ئەخلاقی دەرفەتی ڕێخستنی هەبێت بەربڵاو بوون. شەپۆلەکانی دژ بەژن لە فەزای مەجازیدا زەمینەیان بۆ ئاساییکردنەوە و تەنانەت هاندانی تونند و تیژی لە دژی ژنان فراهەم کردووە. گومناومانەوەی تاوانباران و ئیمکانی بەکارهێنانی ناسنامەی ساختەیان بێناونیشان زیاتر هانی دەست درێژی کارانی داوە بۆ ئەوەی تونند و تیژی ئەنجام بدەن بەبێ ئەوەی ترسیان لە دەرەنجامەکانی هەبێت. زۆربەی ئەو ژنانە نازانن لەکوێ و چۆن سکاڵا بکەن و دەتوانن لە چه ئیمکاناتێکی یاسایی و دەرونی بەهرەمەند بن و بەرامبەر بە تونند و تیژی دیجیتاڵی چ مافێکیان هەیە. ئەگەرچی تونند و تیژی دیجیتاڵی هەموو ژنان دەکاتە ئامان، بەڵام هەمویان بە یەک ئەندازە زیان نابینن. بۆ نمونە ئەو ژنانەی کە لەگەڵ هەڵاواردنێکی فرەڕەهەن لەوانە بەهۆی ڕەگەز، نەتەوە، جێگە و پێگەی کۆمەڵایەتی بێتوانایی ناسنامەیان ئاراستەی جنسی بەرەو ڕوو دەبنەوە، زۆر جار بە شێوەیەکی تونتر دەکەونە بەر هێرش. کۆتایی هێنان بە تونند و تیژی پێویستی بە گۆڕانکاری فەرهەنگی و ڕەفتاری هەیە لە هەموو ئاستەکانی وەک پەروەردە و خوێندەواری میدیا و خوێندەواری دیجیتاڵی لە تەمەنێکی زۆر بچووکەوە، هاوکات جەختکردنەوە لەسەر ڕێزگرتن، یەکسانی جەندەری و بەرپرسیارەتی ئۆنلاین، قسەکردن لەناو بنەماڵە و قوتابخانەکان سەبارەت بە دەرەنجامەکانی ئازاری دیجیتاڵی و گرنگی ڕەزامەندی و چوارچێوەی تایبەتی کەسەکان، پاڵپشتی دەرونی و یاسایی و کۆمەڵایەتی لەو ژنانەی کە دەبنە ئامانجی تونند و تیژی دیجیتاڵی بەبێ لۆمە و سەرکۆنەکردنی کەسی قوربانی، بەهێزکردنی کۆڕ و کۆمەڵەکانی هاوپشتی ژنان و چالاگوانانی بواری کۆمەڵایەتی و مەدەنیەکان بۆ بەرەنگاربوونەوەی بە کۆمەڵ لە دژی هێرشە ئۆنلاینەکان و پشتیوانیکردن لە یەکتر. هەر پەیامێکی هەڕەشە ئامێز، بڵاوبوونەوەی هەروێنەیەکی تایبەتی، هەر ڤیدیۆیەکی ساختە، هەر هەوڵێکی کە نەفرت و بێزاری پەرە پێ بدات، برینێکی ڕاستەقینە لەسەر دەروون و جەستە و ئەمنیەت و داهاتووی ژنان بەجێ دەهێڵێت. بۆ پێشەوە بەرەو بنیادنانی جیهانێک کە تێیدا هیچ ژن و کچێک بەهۆی ڕەگەزیانەوە چ لە ناو کۆمەلگا و چ لە دنیای دیجیتاڵیدا لەگەڵ تونند و تیژی سوکایەتی پێکردن و بێدەنگکردن بەرەو ڕوو نەبێتەوە.